یەکەم جار ئەم سرودە لە ساڵانی چلەکانە لە کەرکووک بڵاوە بێتەوە. شێحسێن شعرەکە ئەخوێنێتەوە و ئاوازی لەگەڵا دانێ دڵدار ئەمانەی پێخۆشە بێ بەرزە بێتەوە بە ئاسمانەوە باوەشێکی پیاکە. ڕەقیب ئەسڵەن لە ئەدەبیاتی کوردیە جیاوازە لەو ئەڕەقیبەی کە لە ئەدەبیات و لە عەقیدەی ئیسلامیە هەیە. ئەو ساڵێکەوە جمهوریەتی مەهاباد دروست بوو ئەویست سرودێکی نیشتیمانی لەگە بۆ بەرزکردنەوەی بەیاخ بێڵێ اختیار کەوتە سەر ئەو کەلیماتی دڵدار ئەی ڕەقیب هەرماوە قەومی کوردزوان. گژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستانمان ڕاستپارد کە کار بۆ بە یاساییکردنی سرودی ئەی ڕەقیب و مارشی ئەی ڕەقیب بکەن. پەرلەمانی کوردستان دانەخرایە ئەو ئەرکەمان بە کۆتایی گەیان. ئێستا توانم بڵێم لە 4 پارچەی کوردستان نەک 3 پارچە ئەو سرودە بەکار دەبرێت یان لێ دەدرێت.